باشەوانین کوردستان 24 دەمەوە باش هێویا دەمێن خۆش بووە دخازین هێویا ژیانەکە خۆش و ژیارەکە خۆش بەهۆین بەڕێست دخازین و خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دنگەهشت نەفدیدارەوەین بەڕێز بوو پێشکەشکردنا خەڵکە غادیش بەرنامەی کوردی نیشتیمان و پەروەردە ئاینی هەردوو پەیوێن پەروەردە و ئاین ئەلوان پەیوانە کو زۆر جار مە گوهلت بیت و قسە و باسێن زۆر جی ئەلدور vê çendê hêne behezkirin û zor nivîsîn jî hatîne nivîsîn û hêne nivîsîn sebaret evê çendê. Bilê ewa cihê daxeka mezine ew e serbarî nivîsînên zor û qisên zor ser evê çemkeyî hêne behezkirin bilêş royê praktîkî dibînî kêm pêgîrî pê tête kirin et jiyana rojane da. Lewra me ferzanî evê mijarê bikeyne mijara xeleka bernamê bi Kurdî ev care قسە و باسên زۆر و سەرنجên زۆر پرسیارên زۆر بهێنە ورژاندن ناوا vê xelekê da digel zۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر و مامۆستا هێژار مامۆستا نیشتیمان و پەروەردە ئاینی دوو پەیڤن زۆر جار یعنی تێنە گوتن و تێنە بیستن و تێنە ورژاندن چەندین جیها وەکوت بێژن تێنە ئیسارەکردن مەژی دوێتن ئەم سەپراوستین ئش گوشەنیگا ئاینی دا و بەحسا vê çendê bikein erê binemayên perwerde ayinî çi tiştin û ayinî çawa berê xudan heye bû perwerdê بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان ڕەنگە لە وانەکانی قوتابخانە هەمومان خوێندوێتمان وانەیەک بە نێوی پەروەردەی ئاینی لە هەمان کاتیشدا لە قوتابخانە وانەیەکمان هەبووە بە نێوی پەروەردەی نیشتیمانی کەواتە دوو وانەی جیاوازت هەیە پەروەردەی ئاینی پەروەردەی نیشتیمانی بۆ هەردووکی لێک نەدەین هەردوو مادەکە ئەتوانی بیکەی بە پەروەردەی ئاینی نیشتیمانی چ خلاصەک دێ لێ دەرچیت بەڵێ کاتێکە بوو بە پەروەردەی ئاینی نیشتیمانی یعنی چی یعنی بانەی وایە تۆ ئاین بۆ چیتە بۆ کوێتە بۆ چ زەمانێکتە و بۆ چ مەکانێکتە ئاین کە دێ لە زەمانێک بۆ شوێنێکی دیاری کراوە کەواتە لەم نیشتیمانەدا تۆ پەروەردەیەکی ئاینیت پێویستە ئەم پەروەردە ئاینی ئەبێتە مایەی چی ئەبێتە مایەی پێشخستنی ئەو نیشتیمانە بەلێت نەتیجەیدا ئەوی نیشتیمانەی ئاینên زۆر تێدانە فرە ئاینە دی چاوە بیتن ئێمە هەر باسی ئەوە دەکەین بەس نەمان گوتووە پەروەردەی ئیسلامی گوتوانە پەروەردەی ئاینی کەوتت پەروەردەی ئاینی کۆی هەموو ئەم ئاینانە بنەمای مشتەرەکیان هەیە خاڵی هاوبەشیان هەیە کە خوددا لە قورئاندا داوای دەکا تعالوا إلى كلمة سواء یعنی کەواتە خاڵی هاوبەشی بینی هەموو ئاینەکان ئەتوانی ئەبێ بیدۆزیتەوە کە چییە خاڵی یەکەمیان خاڵی یەکەمیان ئەوەیە کە وەکو خوا لە قورئاندا دەفەرمێ ولكن كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون کەواتە وشەی تربیە کە عەلەی تربیە لە چیەوە هاتووە لە پەیوەستە بە وشەی الرب یعنی خوددا خاوەن کەواتە وەختێ تۆ ئەڵێ ئەڵڵا ئەوە ناوی خوددایە یەکێک لە صفاتەکانی چییە رب العالمین رب بۆیە گەپشتەوە بۆ ڕاغبی ئەسفاهانی دەڵێ الرب وشەی ڕب منە تربیە لە تربیەوە هاتووە کەواتە خوددا بۆ لەوێدا رب العالمینە بۆچی رب الناسە چونکە تربیەتیان دەکا پەروەردەیان دەکا کەواتە ئەم خاڵیەکەمە زۆر گرنگە پێمان دەڵێ من مافی ئەوەم نییە لە سەروی تۆ من پەروەردەی تۆ بکەم بە قسەکانی خۆم قسەی خۆم چونکە ئەو کاتە کەرامەتی ئینسانی تێک دەچێت کەواتە بۆچی هەمومان پێویستیمان بە وتەکانی خوددا هەیە چونکە وتەکانی خوددا لە سەروی هەمومانەوەیە دەتوانین سوود لەو قسانە وەرگرین کە خوددا داوای کردو بۆ پەروەردەکردنی ئینسان ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە بەلێت نەتیجەی داف ئەخفتنین رب العالمین کە قورئانە پیرۆزدا بریتی هاتین و تەمی پەرتوکین دیتردا یعنی گەلک تەفسیر و بۆچوونەش خۆ هەڵدگرن دەمەی دادێ چاوە بیت ئەویش ڕاستە کەواتە دوجار دێتەوە سەر ئەوەی کە هەر خوددا خۆی جارێکی تر ئاماژەی پێکرد لە نێو هەموو ئەم قسانە الذين يستمعون القول فيتبعون أحسنه سەری نەتائجەکەی وانە بۆچی ئێستا خەڵک دەڵێ باشترین جۆری پەروەردە لە قوتابخانەکان فنلەندایە یعنی ئەم قسەیە بۆچی وای لێ هات بۆ ئەمریکا نەبوو بۆ رووسیا نەبوو بۆ فەڕەنسا نەبوو دەرەنجامەکانی لە دەرەنجامەکانی تەماشاکەن کەسێکیان پێگەیاندووە کە بەم شێوازە ئەتوانێت لەوانی دیکە باشتر بێت لە تێگەشتنی بۆ ژیان و پێشکەوتنەکان کەواتە ئەنجام دەیسەلمێنێ کام قسەی کام تەفسیری کاممان باشترە کەواتە خاڵی زۆر یەکەم مەسەلەی خوداناسیە لە پەروەردەی ئاینی پەروەردەی ئاینی بریتە لە خوداناسی خوداناسیش بەو شێوازەی کە خوددا هەموو قسەکانی لە خێری بەشەریەتە لە خێری بەشەریەت کەواتە دوو مەسەلەی ئازادی یعنی ناکرێت تاکێک پەروەردە بکەی ئەو تاکە لە ناخی خۆیدا ئازاد نەبێ
بە ئازادی ئاینی هەڵنەبژاردوێ هەموو جا دەڵێن ئازادی لە پێشی ئاینە چونکە لا ئیکراهە فی الدین بیکەی بە کوردی یعنی چی یعنی دەبێت تۆ بە ئازادی ئاینت هەڵبژاردوێ کەواتە بێ ئازادم کەی لە پێشە ئەو جا خۆم اختیار بکەم هەر لەبەر ئەوەشە خوددا لەسەر هەڵبژاردننی ئەوەی کە هەڵبژاردننی خۆمانە خوددا محاسبەمان دەکە لەسەر ئەو شتانە سەروی چەندی بۆ مستاقفتنەکەت بژن وەختی تو بووە دیندار دەبیە عەبد پێچەوانەی ئازادیە ئەمەش مەسەلەیەکی گرنگە لە قورئاندا دەبێت جایکەینەوە وشەیەکی عەبدە وشەیە تریشەیە عەبدە چۆن دەزانین یەکەمیان بریتێ لە خوددا پەرست دووەمیان بریتێ لە کۆیلە بە کۆیەکەی کۆ جەمعیان کە یەکێکیان خوددا لە قورئاندا جەمعی کردووە بە عیباد عەبدێکی لە قورئان جەمع کردووە بە عیباد عیباد الرحمن عەبدالرەحمان هەیە کەواتە من کۆیلەی خوددا نیم من عبد الرحمانم یعنی چی یعنی خوددا ئەپەرستم ڕەحمان دەپەرستم بە دلیلی چی بە دلیلی ئەوەی کە خوددا جەمعی کرد وشەکە فەرمی وە عیباد الرەحمان چۆن دەزانین ئینسان دەبێ بە کۆیلەکەی هیچ اختیاری نەما ئازادی نەما پێنج شوێن لە قورئاندا هەیە عەبد بە کۆیلە حساب دەکا ئەڵێ وەما ڕەبوک بظەلام للعەبید بۆ بوو بە عەبید ئەمجا جەمعەکە لە عەبد بوو بە عەبید چونکە ڕۆژی قیامەت ئیمتیحانەکە تەواو بووە اختیارات نەما ئینسان ئازادیەکەی لە دەستدا ئەو کات پێی دەگوترێ عەبید بەڵام تا لە دنیا بێ عیبادە ئەوەش مەسەلەیەکی یەکجار گرنگە بۆیە مەسئلەی ئازادی مەسەلەیەکی گرنگە بۆیە دەبینی مەسەلەن ئیمرأەت عیمران دایکی مەریەم یعنی چی دەڵێ بکە ینی منداڵێک لە ڕێیە دەیەوێت منداڵێکی ببێ کە ربي إني نذرت لك ما في بطني محررة آزاد لها متوقيك آزاد لها مشتيك تنها بوتو كاتك إنسان تنها بو خدا دبي آزاد دبي لها مو كوتو بندكاني ديك لبروش لكتبي فقه إسلامي شتي جوان هي دالي ابن قدامة لكتبي مغني ما مستعيني أيني هي أنا أكتبه داليت إن الله تعالى خلق آدم وذريته أحرارا خدا آدم النوكاني بآزادي دروس كردو خلقان فلا يجوز لأحد أن يسترق نفسه لأحد بوكس نية خوي بكا بعبدي كسيكي ديكا ولو رضي بذلك حتى ولقيتكم آرزو خوم توقتي أو ما فشي نية بوشي حتى آرزو من دانش بيبلي من عبدي فلانا كسم نابي بوشي نابي ابن قدامة لأن الحرية حق لله تعالى آزادي هي خدايا هي تونية بكيف خد آزادي كد ببخشي بل من آزادي مناوي نعمه أما قصي شيء على هذا ما أجمع عليه أهل العلم زاناي قديم لسرب قصي كوكبونا كواتما مسأليكي قرنقا خالي سيم پروردي أيني من روانك قرآن كتماشاكم يعني شد زورة بلام نبي كورتي كمو يعني حستكم یەکێک لەو خاڵانەی کە زۆر گرنگن بۆ پێگەیاندنی تاکێک بە پەروەردەیەکی ئاینی بتوانێت لە خزمەتی نیشتیمانە بێ خاڵی سێم جۆرێکە لە تاک گەرایی یعنی چۆن یعنی خۆی نەتوێنێتەوە لە نێو کۆدا یعنی بەو مانایی نەبێتە قوڕێکی دەستکرد چۆن بمانەوێت ئاوای لێ بکەین دەبێت کەسایەتی خۆی هەبێ شخصیەتی تاکبوونی خۆی بپارێزی تاکبوونی خۆی بپارێزێ ئەم تاکبوونە خوددا لە قیامەتیشدا هەمیشە دەفەرمی وەکولهم ئاتیه یوم القیامەتی فەردە تاکبوونە چەوە دێتە پاراستن مامۆستا دەمێکێدا و ئیسلام ئانکو دین شێوازێکی گشتی بەرمرووی بدەتە ئومەمیەتێ ڕاستە باسی کە جەماعیەت دەکا فەرقی هەیە ئێستا ئێمەش دەڵێن هەمومان کوردین پێویستە یەک بین کە ئەڵێن پێویستە یەک بین نە هەمومان بتوێنەوە وەکو یەکمان لێبێ هەمومان بە تایبەتمەندێتی خۆمانەوە دەتوانین خزمەت بکەین یعنی کۆبین بەڵام تایبەتمەندێکی خۆشمان پاراستووە وەکو چۆن هەمیشە دەڵێم دیوارێکمان هەیە لە بلۆک پێکاتووە هەموو بلۆکەکان 20 بە 20 بە 40 دایمنشن و دووریەکانی خۆیانیان پاراستووە بەڵام بە هەمووشیان دیوارێکان پێکهێنا ئەبینی چۆنە کەواتە ڕاستە ئێمە دەبێت کۆبین مجەمجە قسەیەک دەکەم دەڵێم ئەوروپا بە تاک بیر دەکاتەوە بە کۆ کار دەکات ئێمەی کورد هەڵەیەکمان هەیە بە کۆ بیر دەکەینەوە بە تاک کار دەکەین ئەبێ ئەوە ڕاستکەینەوە بە تاک بیرکەینەوە بە کۆ کار بکەین لەگەڵ یەکتردا کەواتە ئەم فەردیەتە لە چۆ دەرەکەوێ لەوێ دەرەکەوێت کە خۆت بە کەم نەزانی سۆسیێری کە قوتابیەک لە بەرچاوی مامۆستایە کە خۆی بە کەم ئەزانی ئەگەر ئاوا فێر کرێ و پێی بوترێ ڕەنگە مامۆستاکە هەڵە بکە و تۆ ڕاستت کردبێ جورئەتی ئەوە دەکا ئیدی جارێکی دی خۆی بە کەم نەزانێ و هەڵە لە مامۆستاکەشی بدۆزێتەوە خوب کەم زانینە تاکێ کورد دەرئەنجامەوە چەندینە کە ئاهانها ئەم بینین چەندین زڵم و غەدر ئەلڤی تاکێ کرد تاکێکردن درێژایە دیر
یعنی وڵاتانی دیکەش غەدر و زوڵمیان لێکراوە بەڵام چۆن خۆیان پەروەردە دەکەن تەسلیمی ئەو غەدر و زوڵمە نابن یعنی پەروەردەی تاک لەسەر ئەوەی کە ئەم ئینسانە پێی دەکرێت شتێ بکا کە باپیرانی نەیان کردووە یعنی ئەو شتە خراپەکە ئەڵێ لەیسە فی الئیمکانی ئەبدەع مما کان ئەڵێن وەڵڵا ئیتر لەوە باشتر ناکرێ ئەوە هەر هەڵەیە هەمیشە دەکرێت باشتر هەبێ هەمیشە دەکرێت باشتر بن نمونەیەک پێ دەڵێم لە قورئاندا یعنی هەمیشە دەڵێم سوودی ئەو ڕووداوانەی کە لە نێو قورئاندا هەیە دەبێت لە وردەکاریەکەی سوودێک ببینی یعنی تۆ سولەیمانی پێغەمبەر دەبینی ئەڵێ سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر چەند زانایە بە هەموو شتەکان چی تێگەی کە هودهود دەڵێ وأحط بما لم تحط به ئەڵێ من شتێک دەزانم هودهود بە سولەیمان دەڵێ من شتێک دەزانم تۆ نایزانی ئەوە دلیلە لەسەر ئەوەی کە پێغەمبەرانیش غەیب نازانن چیت بۆ دەرکەوت غەیب نازان دەشێ هودهود شتێک بزانێ فعلا وجدتها وقومها يسجدون للشمس ئافرەتێک و مەلیکەیەک و شارێک و شوێنێکم دۆزیوە تۆ قەت ئەو شوێنەت هەر نەدیوە خۆ قسەکەشی ڕاست دەرچوو جا خاڵێکی تر زۆر گرنگە کاتت مابێ والله دەمێ ناوبڕەیە فۆکس بۆ بچینە ناو شارین کوردستانیدا و دووەتر دێنە جەنابێتە بەلێ بینەرن بەرز بچینە ناو شارین کوردستانیدا و پرسیار هاتی ئاراستەکردن هەوە شارە زایل ئاینی هەیە بەلێ بوچی کێم پێگیری پێ تێتەکردن بفەرمو کۆمەڵێ مەسلەی گرنگ هەیە کە لە کۆمەلگەی ئێمەدا تا ئێستا قسەی لەسەر نەکراوە ئاین خۆی لەو بابەتە گرنگە خۆی بنێتەوە هەتا ئێمە تێفکریمان نەبێت لەسەر ڕێگ و ڕیشاڵی ئاینی هەل نەنسە قورئانەکانەوە بگرێت هەتاوەکو نەسە مێژوو و توڕاسیەکان ئێمە قسەی فکریمان نەبێت لەسەری و نەچینە ناو بابەتەکانەوە ئێمە ناتوانین ئاین وەکو خۆی تێبگەین ئاین ئەگەر سەیرکە لە ڕوانگەی ئابوووریەوە قسەی لەسەر نەکەی لە ڕوانگەی فکرەوە قسەی لەسەر نەکەی لە ڕوانگەی ڕوبەڕوونەوە قسەی لەسەر نەکەی ئەمانە ئایا لە حەقیقەتە ئەم فەوزە ئاینی کە لە کۆمەلگایە دروست بووە ئەمە مەزهب دروستی کردووە ئەمە توڕاستێکی مێژووی دروست کردووە ئەمە ڕێگەی پێغەمبەرانە یا ئەمە داخوازی بەشەریەتە چی شتێکە لە مەسەلە بۆچی ئێمە نەمانتوانێت تا ئێستا لە بەهاکان و مەهامی خوا تێنەگەین چونکە ئەمە بەمانایە گەڵێن ئین عند الله الئیسلام و دینی ئیسلام واتە دینی خوایە باشە ئێمە وەکو خۆی لە خوا تێگەشتوین خودی ئەس بینم زانی عالەمەمە بەتاڵە جارە gelek bêjim neket dê bijî sualeka siyasî dê xir bine siyasî dê sualeka dînî dê xir ayînî xwe şerezakin û gelek tişta dê bêjin dê bêjin pêxemberiya gotî belkî pêxemberî we negotiye خۆی تەطبیقکردنی ئاینیش بە چ دیدێک بە چ تێڕوانینێک حەقیقەتە بەڕاستی خۆی ئەمە جێگەی پرسیارە بۆ نمونەیمە کۆمەڵێ بنەمای مرۆڤایەتیمان هەیە ئێمە پێویستە لەسەر ئەوانە ئیتیفاقکەین هەچ دەخێک دژی ئەو بەها گرنگانەی کۆمەلگا و مرۆڤایەتی بێ پێویستە بە گوێی نەکرێ ینی یان ئەو تەفسیرانە هەڵە بۆ کە کراوە بۆی بەڕاستی یعنی بابەتێت gelek مرۆڤ بینین gelek جارا یعنی هەمی بابەتێنە بەحەزکردن بەس تایبەت بابەتێت ئاینی بژە نزانم هەندە جارا قەزداکا پێ هەیە gelek مرۆڤ ینی بێن مەثەلەن بەحسی دینی بکەن کۆشرەخێکی بە پاوژ نەدینی دینی کێم بکەن یانجی مەسەلەن خۆسا شارەزاب دەربخن و ئەمجی تشتێکی زانین ڕاستی ئەف بابەتێت توسا gelek یعنی تشتێکی یعنی مرۆڤ بینی توسای دل نەخۆشە یعنی لێبروکەم حەزکەن مامۆستاین ئاینی احتیمامی بدەنە ئاینی خۆ وڵاتی خۆ ئەوەل وڵاتی خۆ پاشنکی ئاینی خۆ بەلێ بینەرن بەڕێ سوپاس بۆ بەشداربوویان هەر ساخ و سەلامەت بن بۆ پەیوێن هەوا یە جوان و هەژی بەلێ مامۆستای هێژا گەر بزڤڕینە سەر هەمان تەوەرێمە نەها بەحسکرێکەر جەنابێتە ئاخفتنێک سەرما بیتن بفەرمووە گەر نەدیشینە سەر تەوەرێ دیتر مەبەستم ئەوە بوو یعنی بنەماکانی پەروەردەیەکی ئاینی تاکێک دروستکە لە خزمەتی خەڵک و نیشتیمانە بێ خوداناسیە بەدەر لە هەموو ئەو فڕوعاتانی کە باسمان کرد یعنی واز لەوانە بێنێ خوداناسیە دوو گوتمان ئازادی سێ جۆرێک لە تاکگەرایی کە وەکو هودهودەکە لە بەردەمی سولەیمانە بڵێ من شتێک دەزانم تۆ نایزانی ئەوە گرنگە خاڵی چوارەم و پێنجەمم ماوە کە ئەویش بریتە لە مەسئلەی چوارەم کەرامەتە ئینسان هەر کاتێک تەنازولی لە کەرامەتی تاکی خۆی کرد وەکو تاک گرفتی بۆ دروستە بێ یان ئەگەر وازی هێنا لە کەرامەتی نەتەوەی خۆی وازی هێنا لە کەرامەتی نیشتیمانی وازی هێنا لە کەرامەتی کۆی گشتێکە ئەمانە هەمووی وای لێ دەکا تووشی پەروەردەیەکی سەقەمەت سەر حسێبە هەبوونەیە بەڵێ ڕاستە کەواتە لێرە باسەکەم ئەوەیە کە
ینی پەروەردەی ئاینی دەبێت بەم جۆرە بێ ئێمە لە وڵاتانی دەوروبەرمان بەداخەوە ئێستا شتێک دەبینین هەستەکەین پەروەردەی ئاینی لە هەموو وڵاتە ئیسلامیەکان سەقەتە بە بەڵگەی ئەوەی کە خوددا دەفەرمێ پەروەردەی ئاینیک بۆیە گورم خوددا چی دەفەرمێ فەرمووی وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا ئەم قسەیە لە قورئانی هەموو گەلانی مسلمانە نییە یا لە قورئانی هەموو دنیادا هەر ئەمە نییە باشە خوددا فەرمووی لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم گەلێک قومێک نەتەوەیەک کۆیەک هۆزێک گاڵتە بەوانی دیکە نەکەن با لەوان باشتریش بن خوددا فەرمووی ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا بغضی قومێک حەستان لە قومێک نییە نابێتە مای ئەوەی ناعەدالەتی بکەن ئەمە هەمووی قسەی خوددا بوو جوانە وایە بەبێنە لای مسلمان بەچی دەزانی مسلمان پەروەردەیەکی باش نەکراوە بەوەی کەوا ئەو گەلانە مەسەلەن چی بە گەلانی ژێردەستی خۆیان دەکەن وانە بۆچی مەسەلەن فارسێک یا با بڵێن دەسەڵاتداری فارسی مەسەلەن بڕای بە زمانی کوردی نییە وەکو زمانی دایک بۆ نمونە ئەمە خۆ ئەمە قسەی خوددایە مانەوە وایە بڕای وایە ئەو گەلە شایانی ئەوە نییە زمانی خۆی هەبێ بۆ تورکێک یعنی دەسەڵاتداری تورک بەو شێوازە تەماشای ئێمە بکە و ئێمە بە مەسەلەن تورکی چایی ببینە لەبەرچی ئەومانەی وایە ئەو پەروەردەی کە خوددا دەوێت ئەو پەروەردەی نەکردو پەروەردەیەکی شۆڤێنی فاشیزمی خۆی کردووە بکردوێتە بەرگی دینی و بەناوی دینەوە بە خەڵکی دەفرۆشێتەوە کە کاتێک تەماشای هەموو حاڵەتانە دەکەی عەرەبێک یا بە معنای عەرەب یعنی مەبەستم شۆڤێنی سەدامی هەر ئەمانەی کە ناودەنی بۆچی مەسەلەن بەو چاوە دەڕوانێتە کورد کە دەبێت لە نێو ببرێ کەمینەیەکی مەترسیدارە بۆ لە سووریا بۆ لە شوێنی ترم باسی خۆمان دەکەین کەواتەمە چمان پێداڵێ بۆیە گوتم هەر پەروەردەیەکت لەم شێوازە بینی پەروەردەیەکی سەقەتە خاڵی کۆتاییم مەسەلەیەکە لە قورئاندا زۆر هاتوۆتە باسکردن مەسەلەی ئەخلاق مەسەلەی ئەخلاق زۆر گرنگە ئیبراهیم داوای کرد لە خوددا تەڵەبی کرد دوعای کرد فەرمووی پێغەمبەرێک بنێرە پێغەمبەران بنێرە بۆ ئەم خەڵکە چ بکە بۆیان يعلمهم ويزكيهم فێریان کا و يزكيهم یعنی ئەخلاقیان فێرکە تەزکیە ئەخلاقە وانە خوددا بە سێ ئاەت وەڵامی دایەوە بەڵام لە هەموو سێ ئاەتەکەی خوددا وەڵامی ئیبراهیمی دایەوە سەلامی خوای لەسەر خوددا فەرمووی پێغەمبەرانیان بۆ دەنێرم چیان بۆکەن پێغەمبەران يزكيهم ويعلمهم تەزکیەی پێشخست خوددا فەرمووی ئەخلاق لە پێشەوەی ئەخلاق لە کەواتە ئەزمونین پێغەمبەرە درودێت خودی لەسەر هەمیا بن مەفێرە چت کە دەربارەی پەروەردە ئاینی ڕاستە کەواتە کاتێک کە دەبینی پەروەردەی گەلانی دەوروبەرمان بە جۆرێک پەروەردەکراون یا وڵاتانی زلهێزی دنیا بە جۆرێک مامەڵەت لەگەڵدا دەکەن هیچ بەهایەک بۆ ئەخلاق ناهێڵنەوە بەڕاستی ئەوە پێت دەسەلمێنێت کە ئەم سەردەمی قەیرانە قەیرانی یان ئەزمەی چی ئەخلاق ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە بۆیە پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرمووی بژین ئەوە قەیرانەکە سەرتاسەریە مرۆڤاتیە ڕووداوەکان وا ناسەلمێنێ ڕووداوەکان وا ناسەلمێنێ هیچ پێگەیەک نەماوە بۆ پەیمان و بۆ وعد و بۆ بەڵێن و بۆ نووسین و بۆ هیچ شتێک نەماوە بۆ پەیمان نامە و بۆ ڕێکەوتن نامە کەواتە دنیا با پێشکەوت بێ لە ڕووی مادی بەس قەیرانی ئەخلاقی هەیە قەیرانی ئەخلاقی کەواتە خوددا بۆچی پێغەمبەران دەنێرێ ناردنی پێغەمبەران درودی خۆیان لەسەر کورتکردنەوەی ڕێگەیە لە جیاتی ئەوەی بە ماوەیەکی زۆر بگەین بە ئەنجامێک خوددا ڕێگەیەکمان بۆ کورت دەکاتەوە وەکو یارمەتی خۆشمانە بێ عەقلی خۆمان بخەینە کار بەڵام ناردنی پێغەمبەران بە پلەی یەکەم بۆ ئەوەیە لە ئەزمموی ئەوان شتێکمان دەستکەوێ من هەمیشە دەڵم ئێستا من و تۆ کە قورئان دەخوێنین تەماشای پێغەمبەران کە لە باوکی پێغەمبەرانەوە وەرەقەی ناکەن لەبەر کەمی کات وەرە لە ئیبراهیم و سەلامی خوای لەسەر بڵێ ئیبراهیم بۆ هەر کەسێک کە قورئان خوێن بێت چ دەڵێ ئیبراهیم بتەکانی شکان ئەو گەنجە نەبوو کە بتەکانی شکان بۆ من و تۆی ئەم سەردەمە لە ڕووی پەروەردەیەکی ئاینی چاکەوە چییە تێدەگەین ئەمە وەکو ڕەمز و هێمایەک وەرگرە ئیبراهیمی گەنج بتەکانی شکان یعنی چی یعنی ئەبێ خۆمان لەو قالبە کۆنانەی کە لە سەری پەروەردە کراوین بە هەڵە دەرباسکەین ئەمە پێمان دەڵێ هەموو شتێکی کۆن خراپ نییە بەس هەموو شتێکی کۆنیش مەزنیە باش بێ کەواتە ئەمە ئەو دەرگایەمان لە بەردەم دەکاتەوە هەر ئەوە کە ئەم خاڵە لە ژیانی ئیبراهیم سەلامی خوای لەسەر وەرگری ئەوە لێ فێر دەبێت وەرە بۆ موسا سەلامی خوای لەسەر موسا دێ چییە موسا کاتێک دێ سەلامی خوای لەسەر مرۆڤایەتی لە شوێنێکی دنیادا جیرۆدەی چی بووە جیرۆدەی ئەوە بووە کە یاری بە چاوێکن بە جۆرێک لە جۆرەکان چاوی حەبل و کەندرەکان وەکو چی دەبینێ وەکو مار دەبینێ کەواتە قەیرانێکی تر هەیە ئێستا ئێمەش تووشی بووینە چاومان شتەکان وەکو خۆی نابینێ
نابینی هەمومان هەڵین لە دەستنیشانکردنی ڕووداوەکاندا نابینی هەمومان هەڵین لە پێشبینیەکانمان بەلێدامان بژین شتێک کەون توش ناو ببە یانکو تشتێک خەلت وەرنەگرە مانە دوێت بەدیلێکی باشتر تهبید بوو بچەند بەدڵنیایی ئەوش هەندێکی بە ئەزمون دەستێک بەس پێغەمبەران درودی خۆیان لەسەر چیەکەن وتمان ڕێگەمان بۆ کوردەکەنەوە یعنی تۆ لە یوسف چی دەست دەکەوێت دروستکردنی سایلۆ ئەم فکرەیە ئەم بیرۆکەیە پێشتر نەبووە بەس ئیتر ئەمە بۆت هات ینی بۆیە زۆرێک لە پێشکەوتنەکانی مرۆڤایەتی پێغەمبەران دەیهێنن لە سەرتاوە دوجار مرۆڤایەتی پەرەی پێدەدا وەکو گوتم تۆ لە موسا چی فێربووی ئێستا لەوە فێربووی بڕوا بە هەموو شتێ نەکەی کە چاوت دەیبینێ بڕوا بە هەموو شتێ نەکەی کە چاوت دەیبینێ چی لە عیسا فێربووی سەلامی خوای لەسەر مناڵێک لە بێشکەدا قسە دەکە کەواتە دەشێنەوەیەکی تازت هەبێ لەم سەردەمەدا وای پێ بگەێنی کە بە جۆرێکی تر قسە بکە بۆ گەورەکان چ فێر دەبی لەوەی کە سەلامی خوای لەسەر عیسا چ دەکا ربنا أنزل علينا مائدة من السماء ئێمە پێویستیمان بە خوان و مێزێکەیە لە دەوریدا کۆبینەوە چ فێر دەبی لەوەی مردوو زیندوو دەکاتەوە دەکرێت ئینسان بە جەستە زیندوو بێ بەس پێویستی بە ئیحیابوونەوە و زیندووبوونەوەی بەردەوامە بێ چ لە محەممەد فێر دەبی درودی خوای لەسەر اقرأ لە قیامەتیشە اقرأ کتابەکە لە دنیاشە اقرأ باسم ربك الذي علم بالقلم خوێندن 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 فێربوون کەواتە چی لە سوورەتی یوسف فێر دەبی ئەشەیەکێک نەخۆش بێ و نابێ چاوی بۆ بێتەوە دەشەیەکی خەمبار بێ خەمەکەی چۆن دەڵێ بڕەوێتەوە و جارێکی تر خۆشی ڕووی تێبکاتەوە دەشێ کەسێک وەکو ئەڵێ تووشی گرفتێک بوو بێ و گرفتەکەی بێتە چارەسەرکردن کەواتە لە هەموو ئەمانە بۆ دەرەکەوێت پێغەمبەران درودی خوایان لەسەر ژیانی ئەوان بۆ ئێمە خاڵ بە خاڵ بدۆزینەوە لە ژیانی ئەواندا ئەبێتە پەروەردەیەکی چ وەرمەکریەک و ئەم نەچینە ڕەهەند دێوان چیرۆکن قورئانیان و فەلسەفاوی بزانین و دەرس و وانین پەروەردەیت ناودانە بەڵێ ڕەنگە هۆکارەکە ئەوە بێ خەڵک بە چیرۆکی زانی بێ بێگومان هەر بێژن چیرۆکن ئێمەش گوتمان چی خدا دەفەرمێ فەقسوسی القەسەسە نەیگوت قیسەسە خدا بە سوورەتی یوسفی بۆ ناونا نەحن نقص عليك أحسن القصص وتمان قصص بدوادا چوونە کەواتە خدا قص الحقائق بەڵێ خدا چیرۆکمان بۆ ناجێڕێتەوە خدا ئەفەرمێ ئەمە قەسەسە ئەمە قیسەس نییە ئەوەش یەکێ بزان کەسرێک و فەتحەیەک چی گۆڕی پێمان دەڵێ بەدوادا چوون بکەن بۆ ئەم پێغەمبەرانە بەدوادا چوون بکەن بۆ ژیانی ئەم پێغەمبەر باش دەستێتت خوش مامۆستای بەڕێز دەمێ بێن بەدانێکی هاتی بینەرین بەڕێز دیڤدا دهی نەفجڤاتەوەین هێژا بفەرمو بله تماشاوانین هجا دوباره سلافو بن برداومی پوتر درجه پیدان سر تورهات یا دست نشان کرن نشتیمان و پرورده آینی ما مستام بحثا پرورده آینی کرو جنابت چندین نمونین زیندی و نمونین دیرو کی جی اینان پیگ و گردان گل نها مدویتنم بزانین پرورده آینی دی چوا بیت هیوین و چندی کو پرورده کا نشتیمانی جی الدف درست ببیتن باشه پرورده آینی پرورده نشتیمانی پرورده آینی نشتیمانی بله چی دروست دەکا لەم حاڵەتەدا کە تەماشای قورئان دەکەی من بۆ خۆم کاتێک کە تەماشای قورئان دەکەم یعنی لە ژیانی پێغەمبەرانەوە تەماشا دەکەی تۆ ئەتوانی کۆمەڵێک بابەت بدۆزیتەوە لە نێو پەروەردەی ئاینیدا جێگەی بکەیتەوە تاوەکو بێتە پەروەردەیەکی ئاینی نیشتیمانی مەسەلەن تۆ تەماشای موسا دەکەی سەلامی خوای لەسەر ئەو هەموو ساڵە لە ماڵی فیرعەونا بەخێویان کردووە و ناز و نیعمەت لە ناز و نیعمەتا ژیاوە بەس کاتێک کە ڕاستەقینەیەکی بۆ دێت لەلایەن خودداوە پێویستە بیگەێنی منەتی بەسەردا دەکەن دەڵێن خۆ تۆ لە ماڵی ئێمەیە گەورە بووی ئێمە تۆمان بەخێو کرد ئەم قسانە چییە دەیکەی وانە چ دەفەرمێ وتیلکە نیعمەة تەمنها علي أن عبدت بني إسرائيل ئەڵێ ئەوە ڕاستە ئەوە نیعمەتێکتان بە مندا و منتان بەخێو کرد بەڵام خۆ ئەوە منەتێکە دەیکەن بەسەر منە بەڵام خۆ من وەزعی خۆم خۆش بوو بەس ئەن عبدت بني إسرائيل گەلەکەی منت کرد بوو بە کۆیلە ئێمە زۆر جا مەسەلەن بۆ ڕۆژاوا قسە دەکەین ڕەنگە ینی هەندێک جار خەڵکێکی تر لە وڵاتێکی دەڵێ کاکە وەختان چیە ئەوە خۆ وەزعی خۆتان باش حەقتان بەسەر خەڵکەوە چۆڵە کاکەەوە گەلی منە ئەوە خەڵکی منە خۆم لە وەزعێکی خۆشی شابم نابێ ئەو خەڵکەم لە بیر چێ دوای ئەو جاری وای پێ دەڵێن تۆ حەقت چیە بە ئینسانێکە و لەو پەڕی دنیا تووشی گرفتێک بووە مەقالی لەسەر دەنووسی یا بەرنامەی لەسەر دەکەی دەڵێ ئەوە برای ئینسانی منە خوشکی ئینسانی منە ئەوە نابێ بێتە مایە ئەوەی کە تۆ ڕێگەم لێ بگری یعنی مەوەستم چییە؟ مەبەستم ئەوەیە
موسا لە مناڵیەوە لە ماڵی فرعەونا گەورە دەبێ بەڵام گەلەکەی لە ژێر کۆیلایەتیە کاتێک کە دێتەوە ئەن ئەرسیل مەعیە بەنی ئیسرائیل داوا دەکات کە ئەو گەلە ئازاد کات و لەگەڵ خۆی بیباتەوە بۆ خاچی خۆی ئەڵێن ئەلەم نوڕەبیکە فینا وەلیدە ئەی تۆ مناڵ نەبووی ئەوەندە بووی لە ناو ماڵی ئێمەیە گەورە بووی ئەڵێ ئەوە منەتێکە ئەیکەن بەسەر منە قەی ناکە قبوڵە بەڵام گەلەکەم لە ژێر کۆیلایەتی ئێوەدا بوو کەواتە لە ڕووی پەروەردەی ئاینی چەند گرنگە تاکی کورد ئاوا فێرکەی کە ئەگەر بارودۆخی خۆشی باش بوو ئەگەر ژیانی خۆشی لە خۆشیدا بوو لە خەمی گەلەکەی خۆی دابێت بڕوانە خاڵێکی تر یعنی هەندێک لە وڵاتانی دەوروبەر چەند بێتاقەتن چەند خەمبارە بن بە وشەی کوردستان ئێ باشە کوردستان وڵاتی تریشی عەرەبستان هەیە تورکستان هەیە تورکمانستان هەیە قیرغستان هەیە کازاخستان هەیە ئۆزبەکستان هەیە ئەفغانستان هەیە پاکستان هەیە هندستان هەیە ئەمە هەمووی ستانستان نییە یعنی خێرە ئەمەیان پێتان ناخۆشە بۆچی یعنی لەبەرچی هەموو جا گوتم پرۆژیانی سولەیمان یعنی سولەیمان سەلامی خۆی لەسەر لە قورئانە لە یەک وشە چیت بۆ دەرەکەوێت خدا دەفەرمی حتى إذا أتوا على واد النمل کاتێ سولەیمان و سوپاکەی گەیشتنە چۆ گەیشتنە شیوێک دۆڵێک وانە نێوان دوو چیایەک ناوی چییە وادی النمل یعنی وادی شیو دۆڵ وانە هیچێ هی مێروستان هی مێرو کەواتە مێرولە لە شوێنێکدا زۆرن لەو شوێنەدا لەو وادیە مێرو لە زۆر کورد بە ماڵێکی ئەڵێ مێروستان یعنی ستان یعنی شوێن یعنی شوێنی مێرو یعنی مەبەستم ئەوەیە ئەگە پەروەردەی ئاینی پەروەردەیەکی خودایی بێ دوور لە ئەم هەموو مەزاهیب و تەوائیف و شۆڤینی و فاشیزم و نازیزمە خدا شوێنێک مێرولەی لێ ناوینە مێروستان ئەی بۆ شوێنێک کوردی لێ ناوین کوردستان نەبێ بۆ نمونە بۆ یعنی دەبەرچی تو نابینی مامۆستا ئەف خەتایەت زڤڕیتەوە بۆ خودی تاکێ کورد کەمە نەکاریە مفای الخودی ئاینی وەربگرین بەڵێ قسەکەت زۆر ڕاستە زۆر ڕاستە بەم چاوە قورئان بخوێنیتەوە بەم چاوە ئاین بخوێنیتەوە بەم چاوە تەماشاکەی کە ئەو تەفسیرانەی هەیە و ئەو هەموو قسە و باسانە هەیە قسەی مرۆڤە دوجار تۆ وەرە قسەی خوددا ببینە یعنی یەک وشە بزانە ئەمە خۆمە تەفسیرم نەکردو من بەس خوددا فەرمێ وادی النمل یعنی چی وادی النمل یعنی وادی مێرولە مێرولە یعنی چی یعنی مێروستان ئێ باشە خوددا بەخوایەتی خۆی بە مێرو ماڵی مێرو ناو مێروستان ئەی چۆن ئەبێ شوێنی کورد کوردستان نەبێ یعنی ئەمە پەروەردەیە کە ئەم وڵاتانی دەوروبەرمان خەڵکی خۆیانی لەسەر پەروەردەکردنێکە مامۆستا سوشیال میدیادا تایبەتی نکتەخە گەنجا زۆر جارە فاختنە تێتە بیستن بێژن ئەرێ خودێ ئەم دروستکرینە سەروی گردونەی و ناوا کوردستانێدا و نها هەمی ڕێک سەرمە هاتینەگرتن ئەرێ تەداخولەکە ئیلاهی کەنگیە بوو گەلێ کورد بڵێ تدخلی إلهی چون بۆ بني إسرائيل هات لە قەدیم و لە تازەدا خدا فەرمووی إلا بحبل من الله وحبل من الناس يعني چی حبل من الله یا حبل من الناس هەردووکی بەیەکەوە يعني چی يعني خدا فەرمووی بني إسرائيل بەو زوڵم و ستەمەی کە لێیان کرا دوو لایەن لەسەری دێتە وەڵام چونکە خدا زوڵم قبول ناکات لە کافریش بکرێ خدا باسی کوفر و ئیمان لە دنیا نییە بڵێ فلانە کەس کافرە بڕوای بە خوددا نییە زوڵمی لێ بکرێ خوددا قبولی نییە ئەم زوڵم و ستەمە زۆرەی کە لە کورد دەکرێ إلا بحبل من الله ڕاستە ئێمە زەلیلەکەن ڕاستە هەم ئەوانی دەیانو بیکەن بەس خوددا بۆ بەنی ئیسرائیلیش هەروای فەرموو ئەوە سونەتی کەونیە إلا بحبل خوددا لەسەر دێتە وەڵام ڕۆژێ دێ دەیبینی چۆن بارودۆخی دنیا و هاوچێشەکانی دنیای ئێستا چۆن بە جۆرێک دەگۆڕێ خوددا بە جۆرێک دەستی تێدەخا کە دێتە گۆڕین دووەمیشیان چییە وحبل من الناس خەڵکانێک پەیدا دەبن وڵاتانێک گەلانێکی دیکە لەسەر دێنە وەڵام تۆ دەبینی ئەمجاری ڕۆژئاوا مەسەلەن چۆن لە ئاستی دنیادا گەلان قەزیەکە جیهانی بوو بە قزەیەکی جیهانی ئەوە إلا بحبل من الله وحبل من الناس یعنی لەبەرەوە ئەوەی کە خوددا بۆ بەنی ئیسرائیلی کرد بۆ ئێمەشی دەکا بۆ هەموو گەلانی ستەمدیدەی دەکا باشە بزانە خوددا لە قورئاندا بابەتی ئیمانی پەیوەست کردەوە بە نیشتیمان دەبارەی ئەوانەی کە خدا فەرمی شەڕی کەس مەکەن بەس ئەگەیەکی غەدری لێکردن شەڕی دوشتی لەگەڵاکردن ئەبێ شەڕی بکەن کە فەرمووی لا ينهاكم الله إنما ينهاكم الله عن الذين قاتلوكم في الدين وأخرجوكم من دياركم يعني ئەوەی شەڕی دین تەکاو لە خاچی خۆت وەدەرت دەنێ ئەمە دەبێ شەڕی بکەی مەبەستم لە جارێکی تر وەرەوە بۆ پەروەردەیەکی ئاینی نیشتیمانی خدا دوشتی بۆ بخستە پاڵی یەک دین و دیار
الدين والديار. دين وديار يعني شي؟ يعني آين ونشتمان. ديار لقرآن ده يعني نشتمان. هاو نشتماني لقرآن ده ديار. ربي لا تذر عرضي من ديار. ديار أو كسيك لديار دجي الذي يعيش في الديار. كوات الديار نشتمانة ديار هاو نشتماني. ما بس تمشيبو خدا أو كله درباري أنصار يعني هاو بشتواناني بيغمبر خدا تشفنه والذين تبوأوا الدار والإيمان أواني مدينة دارة إيمانش إيمانه كوات جاري كتير دار إيمان دار إيمان فيوندي بهيك وهي أما هم أمام باتو السر أويك إبراهيم سلامي خوالي سفر رب اجعل هذا البلد آمنا بهميشة دعاء بكيبون اجتماع فروردي آينيت أبي أو به لقلد صلاة هرشي شيء كتير أو حليكي للرجي ترو ولا الرجي يا ساي خوي وحليكي بلا من نشتماني توي هي صلاة نية هميشة بله رب اجعل هذا البلد آمنا وارزق أهله من الثمرات أما أوي بيغمبر فرمي وجعلت لي الأرض مسجدا وطهورا أم أرزا بردنوجة أتو لهر شو أنا كناتو يندورك عن نوشبي ناتو يتيمم شبيبكي كواتن نشتمان وخاكي نشتمان بردنوجة ودزنوجة بله اف كيمبونا هستا نتويي يانكو مروف خاكا خوش ببيت نشتماني خو خوش ببيتن چی بیه فاکتوری وی چندی که تاکی کرد برف وی لوازبونی و بچیتن اتوانی بڵێ ئیش نەکردنە لەسەر ئەم جۆرە پەروەردەیە ئیش نەکردنە لەسەر ئەم جۆرە پەروەردەیە بۆیە یعنی وڵاتان ئیش دەکەن لەسەر ئەم خاڵە ئیش دەکەن لەسەر خاڵی پەروەردەی نیشتیمانی لە ڕێگەی پەروەردەی ئاینیەوە ئەمە چەندین ساڵە ئەمە لەبارەیەوە قسە دەکەین زۆر گرنگە ڕووداوەکان ئەگەر قوتابخانە فێری نەکردین ئەگەر مزگەوتیش فێری نەکردین ها ڕووداوەکان فێرمانەکەن ڕووداوەکان فێرمانەکەن خەڵک قینیان لە ئێمەیە لەبەر ئەوەی کوردین نازانێ ڕق و قینی لەوەی کە ئێمە کوردین یانی چی ڕقی لە ئیرادەی خودایە چونکە کوردبوونمان ئیرادەی خودایە و ناسنامەیەکی خوددا پێدراوانێ جنابتان بینتن ئەدەبیاتن گەلان ئەڤێن دەوروبەرێتمە تایبەتی ئەدەبیاتن عەرەبی لەسەر زاکیران و مێشکێمەت زاڵ بووینە لەوەڕام نەشێن وێ چەندی بکەین بەدڵنیایی ئەوەش کاریگەری هەیە بۆیە ئێمە لە زۆر بابەتی ترا وتومانە هەر لەم بەرنامانەیە گوتومانە کە بەلای کەمەوە 13 تەفسیرمان ناوبرد کە پێی دەوترێت تەفسیری قورئان خاوەنەکانی لە زمانی خۆیاندا بە شێوازێکی زۆر ناشرین باسی کوردیان کردووە لە کاتێکدا ئەوە مەبەستی خوددا نییە بۆیە ئەبینی پێداچوونەوە بە تەفسیر بە ئەدەب بە شعر بە ئەدەب بە هەموو ئەم بابەتانەی پەندی پێشینان هەموو ئەمانە پێداچوونەوەیە دەستێتت خوش مامۆستا بەڕێز دیسان بەدوێتم بچنێت ناوە شارین کوردستانێدا ئەرکێکەیە ئاینی ئەبجوانی مەتێ بگەهێنیتن بفەرمونون وێ خودەی نەڕاو سەرنجام ئەرکی هەموو تاکێکە و هەموو خەڵکێکی دڵسۆزە کە هەستێ بەوەی کە ئاین ڕوون کاتەوەک و حەقیقەتی خۆی هەچەند من بڕوام وایە ئەبێ لیژنەی تایبەت هەبێ خەڵکی پسپۆر هەبێ لە هەموو بوارەکانە بڵێن پرسوڕا بە هەموو چینەکان بکرێت لە هەموو چین و توێژەکان ئەوانەی کە بە تایبەتی لە بوارە زانستیەکانە شارەزاییان هەیە بزانن تا چەند ئەم دەقانە ئەو معنانە واقعیە بەڕاستی بۆرەپتر مامۆستایت ئاینی هەلبەت ئەم بەرەی خۆ بدەین سەرەتایی بگیرە حتا گەیتە ئەعدادیە و متەوەسطە دەرسە ئاینیە هەی بەس احتیمالە حتا حدێکی احتیمام پێ ناهاتێدن تشتي خدي وبيخمبر انا قلت مروف هم رابط جداف خو يعني تشتكي وصابج جلك امازن يعني بيت دراوك يعني سر داف بيخمبري مروف ديكات بشويبه ارك الفيري مثلا ما يهيت مدرسه دو هي درس اوينيو هي الفيري اهتمام بداتا بي وإيك بو ملاتي خريز زفريت نبو ما مستوي اويني بتني اركي ما مستوي افيت اويني وكي مالا وكي افيت دراسات يت إسلامي خان بنابت دراسات عليا أركي ويا بس أو أركي خنا رابن هكوب أركي خنا رابن
دی مەسەلە وەلێت ئەزێ فتوەکیدام ئێکی دیدات ئەvە چێ نابێت ئەرچی ئەوانە نین کە تووڕاستی ئیسلامین واتە ئەوانەی کە لەسەر تەقلیدێکی مێژووی و خوێناوی و ژەهراوی و خەنجەر و خوێن و ئەمانە ئیسلامیان گیانوێتە دەستی ئەمە لەسەر مەسەلەی فتوحات نییە قەزەی ئیسلام قەزەی ئیسلام ئێستا کەوتوتە ئەوانەی کە زیاتر ئاسی ڕۆشنبیریان گرتووەتە دەست ئێمە نامانێت جاریکە بە کوێرانە و بە نەزانانە و بە دواکەوتوانە قسە لەسەر ئیسلام کەم من خۆم ئەمەوێت لە خاچی کوردانەوە لە نیشتیمانی خۆمەوە لەم پێگە و مەملەکەتەوە من جارێکە تەفسیری خوایەتی خوا بکەم لەسەر ئەرزا من جارێکە ئەمەوێ پێناسی خوایەتی خوا بکەم لەسەر ئەرزا ئەو خوای کە من ئەمەوێ بینم هەبێ لەگەڵیا کۆنتاکتم هەبێ لەگەڵیا ئەمەوێ وەکو خوایەتی خۆی پێناسیکەم نامێ وەکو ئەوی کە خۆم پێناسی یەکەم لە بەرامبەر دەوڵەتێکی ترا لە بەرامبەر ئابوووریەکە لە بەرامبەر خاچێکی ترا خوای منە هیچ کەسێ ناتوانێت بە ناوی خوا تاپۆکە لەسەر خۆی کەوا بێ ئێمە لێرەدا ڕۆشنفکران ئەوانی کە وشیارن ئەبێ بچنە ناو بابەتەکانی فکرەوە بچنە ناو بابەتەکانی ئاینەوە بزانن ئەم ئاینە سەرچاوەکەی لە چی شوێنێکی تووراسی و خراپ و ژەهر و پیلان و خەلافەت و سڵتەوە هاتووە تاوەکو بیسەپێن بەسەر گەلێکی ترا یا بە ناوی عروبەوە یا بە ناوی مەزەبێکەوە یا بە ناوی خەلیفەیەکەوە بێ بیسەپێنەوە سەر کۆمەلگا ئاین زۆر ئاسانە ئاین ئەتوانی بە هەموو شوێنێک و مەتاڵ ڕای کێشی بەکاری بێنی سپاس بوو بەشداربوویە وان بەڕێزانە کە ڕاوسەرنجێن خواڕاستەی مەکرین هەر ساخ و سەلامەت بن مامۆستا هێژا بچینە سەر تەوەرێ دوماهیکێ و بەحساوی چەندی بکەین ئەرێ ئەم چ بکەین بۆ پەروەردەکە ئاینیە هەفت چەرخ و مرۆڤ دۆستانە بەڵێ بۆ ئەوەی پەروەردەیەکی ئاینی مرۆڤ دۆستانەت هەبێ هەمیشە لە چۆن دەڵێ لە کەلتوری کوردەواریدا چی هەبۆ شتێکە پێ دەوترێ خوداناسی بەڵێ خوداناسی زۆر یارمەتی دەرمانە لە مەسئلەیەکی یەکجار گرنگە کە یارمەتی دەرە بۆ پەروەردەیەکی ئاینی ڕاست چۆن یعنی ئەڵێم ئەوەی مسلمان بێ بڕوای وانییە کە خوددا واحیدە خوددا یەکە بڕوای وانییە قل هو الله ئەحد وانە کەواتە هەستکردن یا ئیمانهێنان و باوەڕهێنان بەوەی کە خوددا یەکە نابێت بێتە مایی ئەوەی ئێمە لە دەوری ئەو یەکە کۆبین جیاوازیمان نەبێت لەو بارەوە چکە خوددا فەرمی كل آمن بالله خوددا هەر یەکە هەر ئەڵڵایە ومەلائکەته زۆرە وكتبه زۆرە وڕسووله زۆرە دەکرێت گەلان لە پێغەمبەرەکانیان نەجیاواز بن دەکرێت گەلان لە کتابەکانیان نەجیاواز بن بەڵام خۆ لە ئەڵڵایە نابێت جیاواز بن ئەمە ئەم قسەیمانەی چییە ئەگەر هەمومان کۆکین لەسەر ئەم قسەیە کە ئەڵڵا یەکە هەروایە هەر یەکە بەس لە واقعی عەمەلی ئێستا پێت دەڵێم خەریکە وانەبێ لە ئەساسدا و لە باوەڕدا هەمومان دەڵێن خوددا یەکە کە خوددا یەک بوو ئەو خوددایە هەر یەک ڕێباز و یەک چۆن دەڵێ ئاراستە و ڕێنمایی نییە بۆ هەمومان هەر یەکی هەبێ ئەو خوددایە ممکن نییە بە فارز بڵێ تۆ لە هەموو عالم باشتری خەڵکی تر هەمووی عەبدی تۆن ممکن نییە ئەو خوددایە کە یەکە باش نییە بە تورکی گوتبێ تۆ سەردەستی و تۆ باشی تو کورد هیچ نییە ممکنیش نییە بە کوردی گوتبێ تۆ لە هەموو عالم باشتری تو خەڵک خراپە وایە چونکە خوددا ڕەب العالەمینە خوددا ڕەب العالەمینە خوددا ڕەب الناسە هەر هەمووی یەک ڕێنمایی دەنێرێ بۆ مرۆڤەکان ئەف پرۆسا خوداناسی مامۆستا جانابێتە زۆر جارە مەژەداوێ چەندێک کە خوددا زانی گەلێکا زۆرە بەڵام خوداناسی یا کێمە ئەرێ ئەف پرۆسەیان کو ڕێوچینên خوداناسینێ چ تشتەنامدی چاوە گەهینەوێ پەروەردە جوان بزانە چۆن پەیوەندی چیە بە پەروەردەی جوان وەختێک کە گەلانێک دێن بە نێوی ئاینەوە هەر بە نێوی ئیسلامەوە ئەو ئیسلامەش هەر هی ئەو محەممەدیە درودی خوای لەسەر هەر لە خودای هێناوە هەر لەو قورئانەی هێناوە کاتێک کە بەو ئاینە دەڵێ کاکە تۆ بۆ ماڵم دەسووتێنی ناڵێ سوورەتی فەتحم خوێندۆ جێشی محەممەدیم دروست کرد جێشی محەممەدم دروست کرد ئەو عالەمەش جێشی چی ئەیکەواتە ئەمە مانای چییە ئەم هزرە کە پێت دەڵێ سوپاکەی من محەممەدیە و سوورەتەکەی من سوورەتی فەتحە و تۆش ئەبێت لە نێو بچی ئەمە مانای چییە ئەو خودای من ئەڵێم خوداکەی من وای نەوتووە کە هەر خوداکەی ئەویشە خێرە خوداکەی تۆ ئەمێ ڕێگە بە تۆدا ئەم کارە بکەیت و بە منی نەدا ئەمە بکەم ئەمە مانای چییە ئەمە مانای وایە هەر نەتەوەیەک هەر باچی ئاینەکانی تر مەکە جارێ مەچۆ لای مەسیحی و جوو هەر لە نێو موسڵماندا بۆچی داعش دێ کاکە بۆ دەمکوژی دەڵێ خوددا وای کرد ئەیەک تۆ بە من دەڵی تۆ بۆ خەڵک ناکوژی ئەڵێم خوددا ئەفەرمێ خەڵک مەکوژە ئەمە مانای چییە دەرکەوت لە واقعی عەمەلی هەر کەس ئەڵێ خوداکەی من شتێکی پێوتومە ئێد هەمووشمان دڵنیان خوددا یەکە
یەک قسەی باشیشی بۆ هەمومان نردووە کەواتە ئەمە چێ بوو بە کام خوددا بوو بەویود بکوژە تەفسیرێکی شۆڤینی فاشی تەفسیرێکی خراپی ئینسانێک وای گوتو باش نییە ئەگەر نەها گەنجێکی کورت بێدین ببیت و باوەری بدینا نەمیتن سەدەما ڤان کارین کە ئەوتکەن کارڤەدان هەبیتن ئەرێف تاوانە دیکەویتە سەر ئەمەشەوەی باسکراوە زانایان یعنی چێ ئەبێتە چۆن پێغمبەر فەرمووی لە ئەن یەهدی الله بیکە ڕەجولان خەیر لەکە منە دنیا وما فیها لەسەر دەستی دۆ کەسێک خوددا بناسێ وەک لەوە باشترە کە هەموو دنیا هی تۆ بێ و بیکەی بەخێر بەرو بۆچیژی ئەی پێچەوانەکەی ئەگەر لەسەر دەستی تۆ خەڵک ڕووی لە کوفر کرد و بەهۆی تۆوە خەڵک گوتی خوددا نییە و خەڵک گوتی خوددا بۆ لەسەرمان نایەتە وەڵام بەهۆی زوڵم و ستەمی گەلانەوە ئەو کات ئەوەمانەیە چییە ئەو کاتیش پێچەوانەکەی هەرڕاستە و ئەوانە تاوانبارن لەو حاڵەتەدا جا مەبەستمەوە بوو ئەمە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگە خەریکە بڵێ هەر کەس پێناسێکی بۆ خوددا هەیە کاکە بۆ دەمکوژی دەڵێ خوددا وای فەرموو ئەم ئاەتە چێ بەسەر منی دێنی سەدام بۆچی ئەنفالم بەسەر دێنی ئەڵێ خوددا تۆ سوورەتی نەسر بۆ بەسەر من دەخوێنی ئێران ئەڵێ ئەوە خوددا ئەی تۆ بۆ فەتحت ئەڵێ خوددا ئەمەمانە چییە ئەمەمە گرفتێکی یەکجار گەورەیە کە ئەنەهوو هەر کەس بۆ خۆی پێناسەی خوددا دەکا بۆیە کە پرسیارێکی تۆ دەڵێ ئەرکی چێیە خوددا یەکە خوددا یەکە دەبێت زانایان هەمووی وڵاتان کۆک بن لەسەر ئەوەی کە خوددا خودای هەمومانە خوددا خودای هەر هەمومانە باوچێک کوڕێکی بەسەر کوڕێکی تر ناکات چۆن خوددا گەلێک بەسەر گەلێکی تر دەدا ئەمە مەسەلەیەکی گرنگە لەبەر ئەوە زانە لە مانجی ئابی ساڵی 1930 هەندێک قوتابخانەمەیە بە ناوی حەبسەخانی نەقیب حەبسەخانی نەقیب ئەو ئافرەتە زیرەکە حەبسەخانی نەقیب بابەتێکی نووسیەوە لە 1930 ئەڵێ ئەو کەسەی خراپ پەروەردەکرا ئەبێتە بار بەسەر کۆمەڵگەوە واقعیش سەلماندی ئەمەی کە ئێستا خراپ پەروەردە ئەکرێ پەلاماری ئێمە دەن و ئەمان کوژن و ئەمان بڕن خاڵی دووەم پەروەردەی چاک چۆن ئەکرێ خوددا باسی زمانی کرد باسی زمانی کرد زمان بۆ زمان دەگۆڕێ خوددا فەرمی تیلکە ئومەتون قەد خەلەت لەها ما کەسەبەت وەلەکم ما کەسەبتم هەر گەلێک و هەر نەتەوەیەک زمانی خۆی هەیە کەواتە مەخۆ قسەیەک بە نەزەری خۆشە ئەیجێڕنەوە ئەڵێن بەس بە عەمەلی نایڵن جێبەجێکین لەنێو خۆشمانە ئەڵێن ئیمامی عەلی خوالی ڕازی بەچی فەرموو ربوا أولادكم على غير ما تربيتم عليه لأنهم خلقوا لزمان غير زمانكم مناڵەکانتان پەروەردەکەن بە پەروەردەیەک جیاواز دە پەروەردەکەی خۆتان یعنی پەروەردەی سەردەمی خۆت چونکە ئەوان بۆ زمانێک دروست بوون جیاواز دە زمانەکەی ئێوە ئێستا ئێمە لەم سەردەمەیە من و تۆ کە دەژین هەندێکمان زمانی ساڵەکانی پەنجای دیوە ساڵەکانی پەنجا هەیە بۆی پەنجای دی بە ئێسەش ماوە هەندێک سەردەمی ساڵەکانی پەنجا چی بوو سەردەمی ڕادیۆ و ڕۆژنامە بوو هەموو معلوماتەکانی هی ئەو شێوازێ خەڵکێکمانەیە هی سەردەمەکانی مەسەلەن هەفتا و هەشتاکان سەردەمی تەلەڤیزیۆنە خەڵکێکمانە هی 2020 ئێستاکە پێویست ناکە بڵێم هی سەردەمی چییە هەموو شتێک هەیە کەواتە چۆن ئێستا باوکێک ئەگەر کەلتورەکەی یا با بڵێم ڕۆشنبیریەکەی پەروەردەکەی هی پەنجابێ ئەتوانێ هی 2020 چۆن پەروەرداکە ناتوانێت کەواتە ئەمە مەسەلەیەکی گرنگە ئەم نهات کارین بێژین ئەف پەروەردا ڕاستەقینە یا جەوهەری یا ئاینی ئیسلاما پیرۆز نهادا یا غائبە و هەبوون نینە قسەکەت زۆر ڕاستە یعنی زۆر ڕاستە بە بەڵگەی ئەوەی کە لە واقعدا بەرهەمەکەی نابینین لە واقعدا بەرهەمی هەمومان دەڵێن ئاین جوانە هەمومان بە تیۆری دەڵێن ئاین جوانە قسەکە ڕاستە بەس مسلمانی جوان کەمە مسلمانی ئاشتی خواز کەمە چیمان لێکن ئەگەر لێ لەنێو خۆشمانە هەنەجار خۆمان چی بە خۆمانەکەین ئەمە هەمووی بەڵگەیە لەسەر ئەوەی کە شتی جوانمان هەیە بەڵام جێبەجێکردنەکەی مەسەلەیەکی گرنگە بەدیع زەمان سەعیدی کوردی لە ڕۆژی 5/1908 چی نووسیوە لە جەریدەی کورد تەعاون و تەرەقی لە لاپەڕەی یەکان نووسیوێتی ئەڵێ ئەو پەروەردە تازەیەی کە من ئەمەوێ لەسەری مرۆڤ پەروەردەکەم جیا لەوەی دەوڵەتی عوسمانی و ئەوانە دوانە 3 جار ئێڵێتەوە ئەڵێ فێرکردن تعلیم بۆ نیشتیمانیش وحدە عەرەبیەکەی واتۆ یعنی ئەو 6 وشەمان پێدەدا 6 وشەکەش 2 وشەیە 3 جار ئەڵێ فێرکردن یەکبوون ئەمە کێشەی کوردە کورد ئەم پەروەردەی دەوێت لە ڕووی فێرکردنە پەروەردەیەکی ئاینی جوانی دەوێت
سەردەمیانی دەوێت تێگەشتێکی جوان لە ئاین تێگەشتێکی کوردانە لە ئاین لە هەمان کاتیشدا لە ڕووی نەتەوەی یەکبوون و یەکگرتنی پێویستە لەبەر ئەوەیە بە دیعزەمان سعیدی کوردی قسەیەکی جوان دەکات دەڵێت لە ڕووی بیرکاری تەماشاکەن ئەگەر تاک بە تاک پەروەردەی ڕاست نەکرابێ ئەوەی تەنیشتی پەروەردەیەکی خراپکرابێ ئیشی تۆ شتێکەدا ئەڵە سێری بیرکاری کەن کەسەر دەرچیت ئەڵێ تۆ چی ئەباسی کەسر دەکەن دەڵێ لە ڕووی بیرکاری تەماشا بکەن تۆ چواری پەروەردە کراوی چوارت هێناوە هاوڕێکی تەنیشتت پەروەردە کراوە نیوی هێناوە چوار جاران نیو بوو بە دوو لە تۆشی برد کەواتاڵێ لێکدانی ژمارە تەواوەکان بەرەنجامەکەی گەورە دەبێ دوو کەڕە دوو چوار جارێکی دوو هەشت جارێکی دوو 16 جارێکی دی فی 2 64 دەبێت بەڵام ئەگەر تربیەکە تربیەکی ناقص بوو مرۆڤەکانی وەکو کەسر لێ کردووە یەک لەسەر دوو نیوە فی یەک لەسەر دوو ئەبێ یەک لەسەر چوار بوو بە ڕوبع زۆر کەمی کرد کەواتە ئەمە مەسەلەیەکیە پێمان دەڵێ کۆمەڵگەی مسلمان نشین بۆچی کە کۆ دەبنەوە اینجا خراپترن چونکە هەمویان بە کەم بە کەسر ئەو نیوە ئەو یەک لەسەر سێ ئەو یەک لەسەر نوێ کاتێکە زەربی دەکەی کەمتر دەرەچێتەوە هەندێکیش مەغدور دێدات دەستێتت خوش مامۆستای بەڕێز زۆر سپاس بۆ وەناخستنی زێڕین و جوان هەر ساخ و سەلامەت بی بینەرین بەڕێز وی ئەوەی دەینە دومایە وێ خەڵکی و زۆر سپاس بۆین بەڕێز هێویاماوە مەشیاویتن خزمەتەکە بچیک پێشکەشی وین هێژا بکەین هێویامە ئەوە ئەم گەلێ کورد هەمید خوشی و ئارامیەدا بشین ببینم خێر و شاد